لە ساڵی ڕابردوو لەلایەن ئەنجومەنی ڕاژی حکوومەتی هەرێمی کوردستانەوە فەرمانە تعمیم کراوە بۆ کۆی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بچووکردنەوەی هەندێکی ئیداری فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەدەفش لەمە کۆکردنەوەی داهاتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە پشتگیری کۆکردنەوەی داهاتەکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام لە زمانی ئەم دایرانە مۆنومنتی هەڵەبجە پێشنیار کراوە بۆ یەکەی ژمێرایی هەڵبۆشێتەوە و بخرێتە سەر بڕێبەتی گشتی شەهیدانی چێوانەکردنی شاری هەڵەبجە. ئێمە ئومێد دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی ڕاژەی حکوومەتی هەرێمی کوردستان با فەرمانێکی تایبەت مۆنومنتی هەڵەبجە هەڵاوێر بکەن لەم فەرمانە، چونکە مۆنومنتی هەڵەبجە پێناسەی 5000 شەهید دەکا، پێناسەی کۆی تاوانکاریەکانی چێوانەکردنی شاری هەڵەبجە و هەموو تاوانکاریەکان ڕژیم بەعز لە کوردستاندا دەکا، وەرزێکی قورس و گرانی لەسەر شانە بۆ ناساندنی کەیسی جونۆسایدکردنی گەلی کورد. ئومێد دەکەین بە فەرمانێکی تایبەت ئەم مۆنومنتە بەدەرکەن لەو ڕێنمایانە، چونکە لە ڕاستیە ئەگەر ئەم ڕێنمای لە مۆنومنتی بەسەر مۆنومنتی هەڵەبجە جێبەجێ بکرێ، مۆنومنتی هەڵەبجە ئەو هەنگاوانەی کە بڕیوێتی بەرەو پێشوە لە ڕاستیە بەداخەوە ئەڵێم چەندین هەنگاو دەگەڕێتەوە، چونکە تۆ ناکرێ یەکەی حسابی هەڵوەشێنیتەوە بە هەڵوەشانێکی حسابی ئەم مۆنومنتەش کۆمەڵی ماف و ئیمتیازاتی ئەم مۆنومنتە هەیە لە دەست دەردەچێت و لە دەسەڵاتی ئێمە نامێنە جێبەجێ بکەین. ئێمە لە ڕاستیە لایەنی فەرمی کە پارێزگای و لایەنە حکومەکانی هەڵەبجە ئاگادارمان کردووە، سەری خۆمان ئاگادار کردووە. لێرەشەوە داواکەین لە وەزارەتی شەهیدان پاڵپشتی هێشتنەوەی یەکەی ژمێریاری مۆنومنتی شاری هەڵەبجە.